هەمووتان ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا پرۆسەیەکی گرنگ لە هەرێمی کوردستاندا بەڕێوە چوو کە بریتی بوو لە هەڵبژاردنەکان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڵام بەداخەوە حکومڕانانی هەرێم هەروەکو چۆن لە ڕابردوودا بە کۆمەڵێک هەنگاوی هەڵە هەرێمەکەیان زۆر بێهێز و پێز کرد و قەبارەی هەرێمیان زۆر بچووک کردەوە. جارێکی دیکە لەم پرۆسەیەشدا کارێکیان کرد کە زیاتر هەرێمەکەمان نیشانەی پرسیاری بکەوێتە سەر و خەڵکەکە زیاتر بەرەو بێهیوایی و نائومێدی بچێ. بۆ بۆنەوە من چەند قسەیەکم هەبوو. سەرەتا من سوپاس و پێزانینم هەیە بۆ تێکڕای خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان کە بە گەرموگوڕێک کە لە جاران زیاتر بوو بەشداری پرۆسەی دەنگدانیان کرد. ڕێژەی بەشداری هەڵکشی بوو، هەڵەشیوتر بوو لە جاران و بە تایبەت لە نێویاندا زۆر سوپاس و پێزانینم هەیە بۆ سەرجەم ئەندامان و دەنگدەرانی کە هاوکار و پشتگیری کۆمەڵی دادگەری بوو. خوا پاداشتیانداتەوە و سوپاسی هەموو لایەک دەکەین. گومانی تێدا نییە کە لە ئیسلامدا گەڕانەوە بۆ ڕای خەڵک بۆ دانانی بەرپرسان، چ بەرپرسان وەکو دەسەڵاتی یاسادانان، چ وەکو دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتەکانی دیکەش، گەڕانەوە بۆ ڕای خەڵک بناغەیەکە، بناغەیەکی پتەوە. خوای پروردگار دەفەرمی ئین الله یأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. خوا فەرمانتان پێ دەکات سپاردەکان بجێڕنەوە بۆ خەڵکی شایستەی خۆیان. مافی خەڵکە بەرپرسانی خۆی دابنێ و چاودێر بێ بەسەریانەوە، وەکو گوتم چ لە دەسەڵاتی یاساداناندا چ لە دەسەڵاتی جێبەجێکردندا. ئێمە دوای ئەوەی کە دڵنیا بووین سەداسەد دڵنیا بووین، ئێمەش و دیارە چەند لایەنێکی دیکەش، و پێم وایە ئەوانش کە دانیشی پێدا ناهێنن لە ئێمە دڵنیاترن کە ئەم پرۆسەی دەنگدانە ساختە و تەزویرێکی زۆری تێدا کرا و بەداخەوەش کە ساختە و تەزویرکرانەکە وا هەز دەکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان کرابێ. دوای ئەوە کە دڵنیایی تەوامان بۆ پەیدا بوو کە هەندێک خەڵک دەبوایە دەنجیان کەم کا، کورسیان کەم کا، زیادیان کرد و هەندێک لایەنیش کە لە سەنگەری خەڵک و جەماوەردا بوون بەرگریان کردو لە مافەکانی خەڵک بە تایبەت کۆمەڵی دادگەری لە جیاتیوە کە کورسیەکانی کە 7 کورسی لە پەرلەماندا هەبوو زیاد بکەن، دایان بەزاندوو بۆ 3 کورسی. دوای ئەوەی کە ئەم واقعەمان بینی هەم وەکو بەرگریکردن لە ئیرادە و ئازادی خەڵکی هەرێمی کوردستان و بۆ هۆشداریدان بە حکومڕانان و دەسەڵاتدارانی هەرێم کە بەم شێوەیە یاریکردن بە دەنگ و ئیرادەی خەڵک سەرنجامی خراپە و وەکو بەرگریکردن لە مەزڵومیەتی خۆشمان بە پێویستمان زانی کە ڕای بگەێنین ئێمە ناچینە نێو پەرلەمانێکەوە کە پێمان وایە دەستی ساختە و تەزویری زۆر تێدایە و لێرەوە ڕای دەگەێنین. خاڵێکی دیکە لێرەدا بە پێویستی دەزانم بیڵێم ئەوەیە ئێمە لە بانگەشەی هەڵبژاردندا ئێمە شولایەنەکانی دیکەش باسی ئەوەمان کرد کە ئەم جارە چاوەڕێ دەکرێت هەڵبژاردنەکان پاکی و نەزاهەتیان زیاتر تێدا بێ و کۆمیسیۆن خەڵکی دڵنیا کردەوە، بەڵام بەداخەوە قسەکانی کۆمیسیۆن دەرنەچوون و چاک خوێندنەوەکەی ئێمەش بۆ هەڵبژاردنەکان ڕاست دەرنەچوونی ئێمەش و هی خەڵکی دیکەش. بۆ ئێمە داوای لە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەین کە بەو شێوەی مانگوت هەرچەندە بە زۆری مەرجێکمان تێدا هاویشت قەیدێکمان دەخستە گەڵ دەمانگوت ئەگەر ڕاست بێ ڕەنگە وا بێ ئومێدمان وایە کە بەو شێوەیە بێ. خاڵێکی دیکەمەوەی کە حکومڕانانی هەرێمی کوردستان کە بە تەکید تەزویرەکە بە قازانجی ئەوان کراوە، ئەوان و هێندێک لایانی دیکە با زۆر چاک بزانن کە بەو تەزویر و فرتوفێڵە براوە نین، بەڵکو ئەوە دۆڕاندنی ڕاستەقینێ.
ئەو کەسەی کە ناوێرێت ئیرادەی ڕاستەقینەی خەڵک بەرجەستە ببێ، یعنی جورئەت ناکا ئیرادەکەی بەرجەستە بکە، لە ڕاستیە دۆڕاوە. و ئەوانش بە تەکید خەڵک زیاتر ناومێد دەکەن، خەڵک زیاتر بەرەو بێهیوایی دەبن، و ئۆباڵەکەشیان خۆیان دەیکێشن، بەرپرسیارەتەکە دەکوێتە سەرشانی ئەوان. ئێمە بۆ ئەوەی لەو بەرپرسیارەتێ بچینە دەر، ڕامانگەیان کە ئێمە بەشداری ئەم پەرلەمانە ناکەین. بەڵام ئەوە مانای وانە کە ئێمە لە کۆی پرۆسەی سیاسیدا نابین، کاری سیاسی تەنیا لە پەرلەمان و لە حکوومەتدا نییە. ئێمە لە دەرەوەی پەرلەمانە، دەرەوەی حکوومەت، ئێمە کاری زۆر و فرەڕەهەندمان هەن، کاری پەروەردەییمان هەیە، کاری فیکریمان هەیە، کاری کۆمەڵایەتیمان هەیە، کاری خێرخوازیمان هەیە، هەروە کاری سیاسیمان هەیە، و حیزبین ڕێخستنمان هەن و پەیوەندی سیاسیمان هەن. بەڵام ئەو پەرلەمانە کە وەکو گوتمان نیشانی پرسیاری زۆری کەوتوتە سەر و بە دڵنیاییشەوە ئەو قسەیە دەکەین، بە شایستی خۆمانی نازانین کەیدا بەشدار بین. هەندێک کەس دەڵێن ئەو سێ کورسیە بۆ چێ دەچن و بۆ چێ ناچن. ئێمە حەقی ئەومان نییە، گرنگەوەیە ئەم سێ کورسیە و ئەو 50-60 هەزار دەنگە بە هی خۆمان نازانین، ئێمە دەنگمان زۆر لەوە زیاترە، بۆیە ئێمە ناچین نێو پەرلەمانەکان، کورسەکان بۆ کوێ دەچن کەیفی خۆیانە. ئەگەر بڵێن وڵا ئەوە کورسی لە فڵان لایەن زیاد دەکەم، حەقمان بەسەر ئەوە نیە لە ڕاستیدا. لە ئەسڵدا ئێمە هەڵوێستەکەمان بریتێ لە بەرگریکردن لە ئیرادەی ئازادانەی خەڵک و لەو پرۆسەی دەنگدان و گەڕانەوە بۆ ڕای خەڵک کە تەزویر و فرتوفێڵی تێدا کراوە، بە تایبەت لە خۆمان. چاوەڕوانیش دەکەین لە سەرجەم لایەنەکانی دیکە کە وەکو ئێمە ڕەخنەگرن لەم دۆخە، و وەکو ئێمە تێبینی و سەرنجیان هەیە و هەندێکیانمان بینیوە بە تەلەفۆن ئاگاداری یەکدین، هیوادارین ئەوانیش وەکو ئێمە هەڵوێستە بگرنە بەر و هەمومان نیشانی پرسیاری زیاتر بخەینە سەر پرۆسەکە. جا دەکەوێتە سەر کۆمیسیۆن، دەکەوێتە سەر هەندێک لە دەوڵەتانی دراوسێ، دەکەوێتە سەر کەیفی خۆیەتی گرنگەوە ئەو تەزویر و فرتوفێڵەکە کراوە. هەندێک خەڵک لێی بەهرەمەندە و هەندێک لایەنێک لێی زەرەرمەندن کە بە پلەی یەکەم ئێمە وەکو دەڵێ پشتی شێرمان پێبراوە لەو زەرەرمان بووندا.